ژمارەیەک لە شۆفێرانی بارهەڵگر و کاسبکارانی مەرزی نۆدەوڵەتی پەروێزخان لە نێو مەرزەکەدا گردبوونەوەیەکیان ئەنجامدا و داوای کردنەوەی مەرزەکە دەکەن. بۆ ئەو مەبەستەش داوای چڕکردنەوەی هەوڵەکانی حکوومەتی هەرێم دەکەن بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا و کردنەوەی دەواازە سنووریەکان بەڕووی کاسبکاران و شۆفێراندا. ئەم مەرزە زیای لە 2 مانگە لە ئێمە بەسیاوە. داواکاری لە حکوومەتی هەرێم کارێکمان بۆ بکە، ئەم مەرزەمان بۆ بکاتەوە. خەڵکێکی زۆر بەدبەخت و هەژارە. وەڵڵی ئێستا پرسیارم لە سایقی خۆم کردە، ئەڵێ پارەم نەوە بازیم کەمە ناو سیارەکەم بێم بۆ مەرز. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم لە بەڕێزەکانەکەم ئەم مەرزەمان بۆ بکەنەوە. ئێمە ناتوانین بە هیچ شێوەیەک هیچ خۆپێشانایە ناکەین بۆ ئەم گردنەوە هاتینە بەس گوێ لە مەسئولەکان بگرین. ئێمەش ئەگەر ئەتوانن لە حکومەتی عێراقی گەینداوە لە حکومەتی عێراقی گەینداوە لە بەرپرسانی خۆمانەکەین با یعنی شتێک بکەن ئەم هەموو خەڵکە کاتێک گەڵن قەیرانی دارایی و نام ئەم ملەت ڕەشوڕوتە چی زەمبێکی هەیە. منتیقەی گەرمیان یعنی هەموو جارێکە بێ یەکێک بێ لەو زەرانەی کە ئەمەی کات. لەو چوون و توێژانە کە شۆفێرە و کاسبکارە و کرێکارە لەم مەرزە ئیشەکە داواکارین. هاوکاریمان بکەن بۆ کردنەوەی مەرزەکە، چونکە بۆ ماوەی 2 مانگە زیاتر لە 2 مانگە داخراوە باوەی ئەو کێشە کە دروست بووە لە ناوچەکە. داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بگەێنە سیغەیەکی اتفاقی بۆ ئەوەی بتوانن ئەم مەرزە بکەنەوە بەڕووی خەڵکە بۆ ئەوی کەسابەوە. مەرزی پەروێزخان لە 15 ئۆکتۆبەرەوە بەڕووی بازرگانان و گەشتیاراندا داخراوە. دیارمەرزی پەروێزخان لە 15 ئۆکتۆبەرەوە تاوەکو ئێستا هیچ مجۆڵێکی بازرگانی و هاتوچۆی گەشتیارتی ئەنجام نەدراوە. بەڵام ئەم کێشەیە پەیوەندی بە کێشەی سیاسی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی وە هەیە. لە مەرزی نۆدەوڵەتی پەروێزخان زیاتر لە 2700 شۆفێری بارهەڵگر و 925 بازرگان تا پێش 15 ئۆکتۆبەر کاری بازرگانیان دەکرد. سەرکەوت ئەحمەد، کوردسات نیوز، مەرزی نۆدەوڵەتی پەروێزخان.